هاوشێوەی تەواوی کوردانی هەرچوار پارچەی کوردستان کوردانی شارەکانی خۆرهەڵاتی کوردستان لە یادی نەورۆزدا پشتگیری خۆیان بۆ عەفرین دووپات دەکەنەوە و داوا دەکەن کۆتایی بە داگیرکاری تووشیا بهێنرێت لە شارەکەدا. بەپێی ڕاگەیەنراوێکی ڕێکخەرانی هەڵمەتی پشتگیریکردن لە عەفرین لە خۆرهەڵاتی کوردستان بە دروشمی نەورۆز لە پێناو عەفریندا ڕێکخراوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی خۆرهەڵاتی کوردستان و تارانی پایتەختیش گرتبوونەوە ڕێکخراوە بۆ ئیدانەکردنی داگیرکاریەکانی تورکیا لە عەفرین. هەروەها ئاگری نەورۆز بۆ پشتگیریکردنی خۆراوی کوردستان هەڵدەکرێن. ئاماژە بۆش کراوە نەورۆز گونجاوترین ڕۆژە بۆ ڕێکخستنی گردبوونەوەکان تا پشتیوانی هاوڵاتیانی خۆرهەڵاتی کوردستان بۆ عەفرین دووپات بکەنەوە. لە شاری تارانیش کوردانی خۆرهەڵاتی کوردستان لە بەردەم باڵێزخانەی تورکیا خۆپیشاندان بەڕێوە دەبن. لە لایەکی ترەوە جێگری فەرهەنگی و کاروباری کۆمەڵایەتی شارەوانی سنە ڕایگەیاندووە. لە شەوی نەورۆز لە یاریگایی 22 گوڵانی شاری سنە ڕێوڕەسمی گەورەی نەورۆز بەڕێوە دەچێت و بڕیارە چەندین بەرنامەی تایبەت بە نەورۆز لە کوردەواریدا ئەنجام بدرێت. شارەوانی سنەش داوای لە خەڵکی سنە کردووە بۆ باشتر بەڕێوەچوونی یادی نەورۆز بەشداری ڕێوڕەسمەکان بکەن. ئەوەش لە کاتێکدایە لە کوردستانی خۆرهەڵات ساڵانە بۆنەی نەورۆز و سەری ساڵی کوردی بۆنەکانی چوارشەممەی سوور و شەوی نەورۆز و سیانزە بەدەر بە ڕۆژی ژینگە ناسراوە چەندین چالاکی بەڕێوە دەچێت. لای خۆشیەوە حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران لە پەیامێکی پیرۆزبایی بە بۆنەی نەورۆز و ساڵی نوێەوە ئاڕاستەی گەلانی ئێران و بەتایبەتی کوردانی وڵاتەکەی کرد و ڕایگەیاندووە هیوای شادی و سەرفرازی بۆ خەڵکی ئێران دەخوازێت بە تەواوی پێکاتەکانیەوە. هەروەها وتەبێژی وەزارەتی ناوخۆی ئێران ڕایگەیاندووە ئامادەکاری تەواو بۆ پێشوازی لە گەشتیاران کە بە بۆنەی نەورۆزەوە ڕوو دەکەنە شارە جیاجیەکانی ئێران.